بسم الله الرحمن الرحيم. میوانە بەڕێزەکان خوشکبرانی بەڕێز بەناوی هەردووک سەنتەری مەولەوی کەلتوری کوردی و مزگەوتی شێخ بەرزنجی و کۆمەڵەی کوردی بەریتانیا بە خێراتێکی گەرمتان دەکەین. سەرەتای ئەم کۆڕە بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکەین لەلایەن دوکتۆر باوانەوە بەفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون. يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون. يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه واتقوا الله إن الله تواب رحيم. يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. صدق الله العظيم. بەناوی خۆی بەخشندەی مهرەبان خوشکبرانی بەڕێزم میوانە خۆشەویستەکان، بەناوی هەردوو سەنتەری مەولەوی و کۆمەڵەی کوردی بەریتانیا بەخێراتنی یەک بێژی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین و بەناوی خۆمان و ئێوەی بەڕێزش بەخێراتێکی گەرمی زۆر بەڕێز شێخ سەرباز بەرزنجی پارێزگاری لامبێت لەندەن دەکەین. زۆر سوپاسی دەکەین کە بانکێشەکەمانی قبوڵ کرد و ئەمڕۆ لە ئێوارە کۆڕێکدا بابەتێکمان پێشکەش دەکات لە ژێرناونیشانی چۆن بتوانین پێگەی کورد بەهێز بکەین لە بەریتانیا. خوشکبرانی بەڕێز میوانە خۆشەویستەکان، زۆر گرنگە ئێمەش وەکو نەتەوەی کورد بە مافەکانی خۆمان بنوێن و وەکو هەموو میلەتانی تر کیان وڵاتی سەربەخۆی خۆمان هەبێت. بەداخەوە زیاتر لە 100 ساڵە ئێمە میلەتی کورد دەجەوسەینەوە بێبەش کراوین لە زۆربەی مافە سەرەتاییەکانی مرۆڤ. زۆر جار بووینەتە خۆراکی ڕژەمەیەک لە دوای یەکەکانی ئەو وڵاتانی کە کوردستانیاندا بەش و داگیر کردووە و کە هەردەم بە چاوی هاوڵاتی پلەدوو تەماشای میلەتی کوردیان کردەوە. زۆر جاریش بووینەتە خۆراکی وڵاتە جلهێزەکان لەژێر چەتری دۆسایەتی و دواتر بە دەستهێنانی مەرانە سیاسیەکانیان ئێمەیان پشتگوێ خستۆ و فرۆشتویانەوە. بۆیە زۆر گرینگە پشتگیری یەکتری بکەین بۆ ئەوەی بگەین بە مافەڕەواکانمان نابێت چیتر چاومان لە دەستی کەسانی تر بێت واستانەوەمان. هەروەکو خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خوای گەورە گۆڕانکاری بەسەر ملت و قەومێکدا ناهێنێت تا خۆیان دەست بە گۆڕانکاری نەکەن. پێویستە گۆڕانکاری لە خۆمان دروست بکەین و خاڵە لاوازەکانی خۆمان دەستنیشان بکەین بە هەوڵ و هیممەتی دڵسۆزان هەنگاوی ژێرانە و حەکیمانە بنین بۆ بەدەستهێنانی ئامانجەکان. بەڕێزان خۆشەویستان، بە ئەو باوەڕە لە زیهنی خۆماندا بڕوێنین
ئەوەی بەدەستی خۆمان نەیکەین نابێت ئیتر با چاوەڕوانی کەسانی تر نەکەین بۆمان بکات هەر وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى واتمروف هیچ شتێک بەدەست ناهێنێت بەبێ هەوڵ و کۆششکردن هەر کاتێک هەوڵی دا بە دڵنیاییە و بەرووبوومی هەوڵەکەی دەبینێت بەداخەوە زۆر جار هەڵەی سیاسەتمەدار و دەسەڵاتدارانی کوردستان سادمان دەکەنەوە لەوەی کە ئیمتیمامان بۆ کورد و کوردستان و نیشتیمان نەمێنێت بەڵام ئەوە هەڵەیەکی کوشندەیە کە تەنها دڵی ناحەزانی میلەتی کورد خۆش دەکات زۆر گرنگە ئێمە لە تاراوگار لەم فەزای ئازاد و دەرفەتە باشەی بۆمان ڕەخساوە مژدەی ومێد و هەستانەوە بە میلەتی خۆمان بدەین ئێمە لێرە کەسانی زۆر دڵسۆز و نیشتیمان پەروەر و خاوەن ئیرادە و بەتوانامان هەیە کە خاوەن پرۆژە و ڕوئیای بەرزن دەکرێت بەیەکخستنی تواناکان کاری گەورە ئەنجام بدەین مای خۆشحاڵیە لە ئێستادا کۆمەڵێک کەسایەتی کورد بەتوانا و ڕەنجی خۆیان بەبێ واسیتە و مەحسوبیەت خاوەنی پێگەی بەرزی سیاسی و ئیداری لە وڵاتێکی بەهێزی وەکو بەریتانیا بۆ نمونە کاک شێخ سەرباز بەرزنجی کە ئەمڕۆ میوانی ئێمەیە هەروەها کۆمەڵێک ڕێکخراوی کوردی دروست بوون کە بوونە تەمایی خۆشحاڵی کوردانی بەریتانیا و تەنانەت هاوڵاتیانمان لە کوردستان کە ڕۆژ بە ڕۆژ هەنگاو دەنێن بۆ خزمەتکردنی کوردستانیانی خۆشەویست لە هەر شوێنێکدا بەڕێزان میوان ئازیزەکان ئەمڕۆ ئێمە لێرەین بۆ ئەوەی پێکەوە تاوتوی بابەتێک بکەین ئەویش چۆن تواناکارمان یەک بخەین چی بکەین بۆ ئەوەی جێگە و پێگەی خۆمان بەهێز بکەین چۆن ئێمەش وەکو نەتەوەکانی تر بەشدار بین لە بڕیاردان لەم وڵاتەدا چی بکەین تاکو کاریگەریمان هەبێت لەناو حکومەت بە شێوەیەک لە خزمەتی دۆزی گەلی کوردستان بەکاری بێنین من بەپێی ئەزموونی خۆم دڵنیام هیچ شتێک ئاستەم نییە بۆ نمونە 12 ساڵ لەمەوبەر سنتەری مەولەوی کە ئەوەی جەنابتان لە سالی دانیشتون خەونێک بوو لە سفرەوە دەستمان پێکرد بەدەستی بەتاڵ بەڵام بە ئیرادەیەکی بەهێز و متمانە بەخۆبوون سنتەری مەولەوی بۆتە ئەسێرەیەکی گەشی ئاسمانی ڕەخراوەکە کە بۆتە مایەی سوودگەیاندن بە هەزاران هاوڵاتی کورد و ئەرشیفێک و جوان و بەرهەمداری تۆمار کردووە کۆمەڵەی کوردی بەریتانیا بە نمونە ئەگەر چی تەمەنی تەنها 2 ساڵە بەڵام لەم ماوەکەمەدا دەیان چالاکی ناوازەی ئەنجام داوە لە زۆرێک لە شارەکانی بەریتانیا هەروەها بۆتە چەترێک بۆ یەخستنی چەندین کەسایەتی بەتوانا و بەهرەمەند کە لە ڕێگای ئەوانەوە خزمەتێکی گەورە پێشکەش بە کوردانی تاراگۆ کراوە بە تایبەتی لە بەریتانیا بۆیە دەکرێت داخوازی بەرزترمان هەبێت هەموو کەسە بەهرەمەند و بەتواناکان کۆ بکەینەوە بۆ ئەوەی بەهێزتر بین بەیەکەوە ئامانجە گەورەکان بەدەست بێنین خوای گەورە هاوکارمان بێت بۆ هاتنەدی ئامانجەکارمان سلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاه ئێستاش وتەی بەخێراتنی سەنتەری مەولەوی لەلایەن بەڕێز جەمال ئالانیەوە با بفەرمێت وتەکەی خۆی پێشکەش بکات بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی بنکەی کەلتوری کوردی و مەولەوی مزگەوتی شێخ ڕەو بەرزنجی بە خێراتنی گەرمی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەکەین و هەروەها بەناوی کۆمەڵەی کوردی و برای بەڕێزمان کاک سەرباز بەرزنجی دووبارە بە خێراتنتان دەکەین خۆشەویستان ئەوەی جێگەی دڵخۆشیە زۆربەی کۆبوونەوە و دانیشتنەکانی ڕەوەندی کوردی لە ماڵی خوادا ئەنجام ئەدرێت کە لە ڕاستیدا ئەوەش نمونە و نیشانەیەکی جوانی فیترەتی پاچی گەلی کوردە هەروەکو پێغەمبەری نازدار ئەفەرمێت عليه الصلاة والسلام ما أجمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسون بينهم إلا نزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة وحفتهم الملائكة وذكرهم الله في من عنده بەڕێزان خۆشەویستان هەروەک لە لای گشتلایەکان ئاشکرایە سەنتەری مەولەوی ئەوەندەی لە توانایدا بوو بێت هەوڵی داوە لە هەموو کارە خێرخوازیەکاندا ڕۆڵێکی پێشەنجی بینیوە و لە ناو بەریتانیا و لە دەرەوەی بەریتانیادا
لەناو بەریتانیادا هەمیشە دەرگای کراوەوە بۆ سازدانی سمینارەکان شوەک نیشاندانی ڕێنمایی و ئامۆژگاری یاسایی بۆ ڕەوەندی کوردی هەروەها بەها ناوەچوونی براو خوشکە پەنابەرە تازەکان کە لە هۆتێلەکاندا بە پێدانی خواردن و جلوبەرگ و هەروەها لە ناو مزگەوتیشدا هەمیشە ئەوەی لە تواناماندا بوو بێت یارمەتی خوشک و براکانمان داوە لە ڕووی ئامۆژگاری تەندروستی و پێدانی دەرمان و سەردانی نەخۆش لە خەستەخانەکان و هەروەها لە ماڵەکاندا و لە دەرەوەی بەریتانیادا لە کارەساتە سروشتیەکاندا وەکو کارەساتی بوومە لەرزە یارمەتیمان گەیاندوێتە ڕۆژهەڵاتی کوردستان وەک دابەشکردنی خێمە و خواردن و لە هەرێمی کوردستان ساڵانە بە شێوەیەکی بەردەوام پرۆژەی خێرخوازی جیاوازمان هەبووە کە دابەشکردنی زیاتر لە 15,000 سەبەتەی خۆراک بۆ شارەکانی هەولێر و سلەیمانی و دهۆک و هەڵەبجە هەروەها کڕینی خانوویەک بۆ خێزانی چەند خانوویەک بۆ چەند خێزانێکی هەژار و کەم دەرامەت و هەروەها یارمەتیدانی هەندێک لە مزگەوتەکانی کوردستان و دەستی یارمەتیمان گەیاندوێتە براو خوشکەکانمان لە کوردستانی خۆرئاوا سووریا و لە دەرەوەی کوردستانیش یارمەتیمان گەیاندوێتە سۆماڵ و ئەفریقیا وەکو لەدانی بیر و یارمەتیدانی وەکو سەبەتەی خۆراک ئێمە وەک سەنتەری مەولەوی هەمیشە هاوکاری و هاوخەمی براو خوشکەکانمان ئەبین ئەوەندەی لە تواناماندا بێت و هەروەها سەنتەری مەولەوی لە چەند ساڵی ڕابردوودا لە ڕووی ڕۆشنبیریەوە قوتابخانەیەکی کوردی تێدایە کە ماوەی 12 ساڵە ئەم قوتابخانەیە قوتابی پەروەردە ئەکات فێری زمانی کوردی بوون و هەروەها فێری خوێندنەوەی قورئانی پیرۆز بوون و لە کۆتاییدا بەو فەرموودەی خوای گەورە کۆتایی بە خێراتەکە ئەهێنین بسم الله الرحمن الرحيم ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين والحمد لله رب العالمين ودوبارە بەخێر بێن و هەر سەربەرز و سەرکەوتوو بنداوەکەین لە خوای گەورە ئەم مەجلیسەی ئەمڕۆمان خێر و بەرەکەت و خۆشی بەسەرا بڕژێ و بتوانین بە شێوەیەکی باش و لە دڵخۆشی ئەنجامی بدەین هەر بەخێر بێن سەرچاوان زۆر بەڕێز مامۆستا محەممەد بەرزنجی سەرۆکی کۆمەڵی کوردی بەریتانیا و تێبە خەراتنتان کە شەرجەکە با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بەڕێزان بەناوی خۆم و بەناوی کۆمەڵی کوردی بەریتانیا و ئەم شوێنە هەر پارچێک لە خۆمانی ئەزانین بەناوی سەنتەری مەولەویەوە دووبارە بە خێراتنێکی تایبەتیتان دەکەین و بە تایبەتریش میوانیانی ئازیزمان پارێزگاری لەم بێت کاک سەرباز بەرزنجی و ئەو وەفدەیاوەرەی کە لەگەڵی هاتوون یاخوا بەخێر بێن سەرچاومان هاتنی ئێوە جێی دڵخۆشی ئێمە و جێی دڵخۆشی تەواوی ڕەوەندی کوردیە ئەوانەی کە ڤیدیۆکانمان دەبینن. دەمەوێتەوە بڵێم کە ئێمە وەکو خۆمان بەڕاستی وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا لە ماوەکانی ڕابردوودا هەمیشە جەختمان لەوە کردوتەوە و دڵخۆش بووین بەوەی کە ئێمە بتوانین هاوکار پشتیوان و یارمەتیدەر و ئاسانکاری بین بۆ تەواوی کوردانی بەریتانیا و لەگەڵ ئەوەشدا دەمەوێت بڵێم کۆمەڵی کوردی بەریتانیا هەر لە سەرەتای دەستپێکردنیەوە لە سەرەتای کارەکانیەوە بە خزمەت دەستی پێکردووە لە خزمەتی منداڵێک دواتر لە خزمەتی پەنابەرێک دواتر لە خزمەتی کەسێک کە تووشی کێشەیە گرفت بوو بێ ئەو جایە لە ڕێگەی یاسایی بوو بێ لە ڕێگەی کۆمەڵایەتی بوو بێ و هەروەها لە خزمەتی ڕەوەندی کوردی بەگشتی. ئێمە دەمەوێت ئەوە بڵێم کە ئێمەی کورد زۆر پێویستیمان بەم چەترە هەیە کە کۆمەڵی کوردی بەریتانیا دروستی کردووە لە سەر ئاستی هەموو بەریتانیا. کەم شار هەیە ئێمە هێڵی گەرممان نەبێت بۆ وەڵامدانەوەی ئەو ناڕەحەتی و ناسۆر و مەینەتی و موسیبەتانەی کە بەسەر کوردانی ئەم وڵاتەیە دێ بەڕاستی و دڵخۆشین بەوەی کە توانیومانە ببینە جێی متمانە و ببینە جێی سیقەی ئەو خەڵکەی کە لە وڵاتە کۆبووەتەوە وەکو کورد و وەکو ڕەوەندی کوردی. بە بەردەوامیش لە کۆبوونەوەی ئەم ڕۆژمانە جەختمان لەوە کردەوە کە ئێمە دەبێت زیاتر لە خزمەتی قەومی خۆمان نابین زیاتر لە خزمەتی نەتەوەی خۆمان نابین بۆی باشتر و چاکتر و جوانتر و پاکتر و دروستتر کوردەکانی ئێمە لەم وڵاتە ژیان بکەن. ژیانێکی ئاسایی مافی هەموو کوردێکە لەم وڵاتە
وەکو کە حکوومەتی بەریتانیا مافی پێداوین بەڵام لەگەڵ ئەوەشدا گەر وریان نەبین لە یاسای ئەم وڵاتە تووشی کۆمەڵی کێشە و گرفتە بین. بۆیە هەمیشە ئێمە لە کۆڕەکانمان لە سیمینار و لە دیبەیت و لە کۆبوونەوەکانمان جەختمان لەوە کردوتەوە کە ئێمە بتوانین کۆبوونەوەکانمان زیاتر بۆ ئەوە بێ کە خەڵک زیاتر ئاشنا بێ بە یاساکانی ئەم وڵاتە. و دووبارە دەستخۆشی تەواوم هەیە لە کۆتایە دەڵێم بۆ سنتەری مەولەوی، چونکە بەڕاستی سنتەری مەولەوی ئێمە لە سەرەتای دروستبوونمان و تا ئێستاش بە بەردەوامی دەرگایان کراوە بۆ بێجیاوازی بۆ تەواوی ڕەوەندی کوردی لەم دەڤەرە. خۆی تەبارەک و تەعالا بەرەکەت بخاتە کار و کرداریانەوە، ئێوە بەردەوام بن، ئێمەش بەردەوامە بین، هەمومان پێکەوە بتوانین خزمەتی ڕەوەندی کوردی خۆمان بکەین لە وڵاتی بەریتانیا. دووبارە سپاس. ئێستاش بانگێشتی زۆر بەڕێز کاک سەرباز بەزگی دەکەین و پێشکەشکردنی وتەکەین بە فەرمیێت. بەناوی خۆی گەورە و میهرەبان، خوشک و برا بەڕێزەکانم، ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لەم شوێنە پیرۆزە لە خزمەت ئێوەدام. ئەوەی بەلای منەوە گرنگە زیاتر لەم دیدارە و ئەوەی زیاتر من دڵخۆش دەکا ئەم جۆرە کۆبوونەوە لە نزیکەوە یەکتر بینینەی کە ئەمڕۆ لەم شوێنە پیرۆزە ساز کراوە. ئەوەی زیاتر بەلامەوە گرنگە ئەوەندەی تەرکیزم لەسەر ئەوەیە کە ئێمە هەوڵ دەین ئەو جۆرە کۆبوونەوە و لێک نزیک بووناوانە زیاتر پەرە پێوە بدەین و زیاتر هەوڵ دێن لێکتر نزیک بینەوە. ئەوەندە بەلامەوە گرنگ نییە باسی خۆم بکەم. خۆشەویستانم، ئەوەی ئاشکرایە لای جەنابتان، ئێمە هەمومان بەهۆی یەکێک بارودۆخێک کە لەوانەیە بۆ خۆمان پێمان خۆش نەبوو بێ یان بەسەرماندا سەپێنرا بێ وڵاتی خۆمان بەجێهێشت پێ، بەڵام ناکرێت ئەوە لە ئێمە بکە کە ئێمە بەهۆی بارودۆخێکی نەخوازراوە وڵاتی خۆمان بەجێهێشتووە، ئێمە لێرە پێمان وابێ هاوڵاتی پلە دوو سین و دەست بە خۆماندا بەردەینەوە نەتوانین ببینە بەشێک لە کۆمەڵگانەی کە ئێمە تیاندا مافیمانەوەمان دراوەتەوە یان لێیان بووینە هاوڵاتی. بۆیە داوای من لە ئێوەی بەڕێز و بە تایبەتی لەو گەنجانەی کە نەوەی دووهەمی کوردەکانمانن لێرە ئەوەیە کە زیاتر پلانی دوورمەودا ئامادە بکەن. پێمان وانە بێت ئێمە بۆ چەند ڕۆژێکی کاتی لێرەین و خۆمان دروست نەکەین و خۆمان ئامادە نەکەین بۆ ئەو ئاڵنگاری و ناخۆشیانەی کە ڕوبەڕوومان دەبێتەوە. بە ڕۆژانە خەڵکی زۆر جیاواز دەبینم و بەڕاستی خۆشحاڵم کە لە نزیکەوە خەڵکی جیاواز و باگراوند جیاواز دەبینم. هەندێک جار هەیە کە لە نزیکەوە ئەو گەنجانە دەبینم کۆمەڵە گەنجمان هەیە بەهۆی ئەو ناڕەحەتیانەی کە سەرەتایی ژیانیان لە بەریتانیا تووشیان دەبێ، زۆر جار هەیە تووشی نائومێدی دەبن، زۆر جار هەیە پێیان وایە کە ئەوان ناتوانن لێرە خۆیان دروستکەنەوە. هەم زۆر جار کە بیر دەکەمەوە یان کە تەماشا ڕابردووی خۆم دەکەمەوە، ئەوانم بەبیر دێتەوە کە ئەو ناڕەحەتیانەی کە من بۆ خۆم پێیان داهاتووم و ئێستا گەیشتومە کوێ. ئەو کاتانەی کە ئێمە هاتووینە ئێرە لە ڕاستیدا کۆمەلگای کوردی بەو ئاستەی ئێستا لە ڕووی ژمارەوە کەمتر بووین و وەکوی ئێستاش خەڵکی وا نەبوو کە بتوانێت دەستگیرەوەی بکرێن و بکرێن بکەوینە سەر ڕێگای خۆمان. بەڵام سوپاس بۆخوا ئێستا کۆمەڵێک ڕێکخراوی زۆر گەورە و گرنگمان هەن کە توانیویانە دەستی باڵایان هەبێت لە خزمەتکردنی کۆمەلگای کوردی کە کۆمەڵی کوردی یەکێکە لەو ڕێکخراوانەی کە بۆتە چەتری کۆکەرەوەی کورد لە هەموو بەریتانیا. زۆر جار هەیە ئێمە پێمان وایە ئێستا کاتی ئەوە نەهاتووە کە دەست بۆ پرۆژانە بکەین کە ئێمە دەمانەوێت بکەین. پێمان وایە کاتێکمان لەبەر دەستدایە، کاتێکی بێسنوورمان لەبەر دەستدایە، کاتێک دەزانین 10 ساڵ تێپەڕیوە لە ژیانمان و هیچ شتێکمان بەدینی هێناوە. هەموو ئەو ئاوات و هەدەفانەی کە هەمان بوون هیچیان نەگەیشت و نەجێگای خۆیان و بەرهەمیان نەبووە. ئەوەش هەڵەیەکی گەورەیە کە زۆر جار بەخۆشمەوەوامان پێمان وایە کە ئەو کاتەی لە بەردەستماندایە هەموو کاتێک ئەو کاتمان لە بەردەستدایە. لە ڕاستیدا
زۆر گرنگە ئێمە ئیستیفادە لەو کاتانە بکەین بە تایبەتی کە سەرەتا دێینە ئەو وڵاتە. من نازانم چەند کەس ئەوانەی کە لێرە ئامادەن چەندیان خەڵکی تازەن، بەڵام زیاتر ڕوویدەم لەوانەیە کە تازە دێنە ئێرە و یان ئەوانەی کە گەنجن ئەو هەلو توانایی ئەو کاتە فەراغ و بۆشانەی کە هەیەە هەوڵدن لەو شتانەیدا سەرفکەن کە داهانەوە دوای 10 ساڵی کە دەبنەچی، دوای 5 ساڵی کە دەبچی، کە تۆ بەرنامەت نەبێت دوای 5 ساڵی کە دەتەوێت بیت بەچی نازانی چ ڕێگایەک گرێ بەر. ئەمن زۆر خۆشحاڵ بووم کە کۆمەڵی کوردی ئەو بانگێژنامان بۆ ئێمە ناردوو کە لە مانچستەر لە شوێنێکی پیرۆزیەوە ئەم کۆبوونەوە دەکرێت کە نزیکەی تقریبا 5 ساعاتێک ئێمە دوور بووە. ئێمە کە نەمانزانی بایە بەرنامە نەمانزانی با خاڵی هاتنمان ئێرە ماجستەر لێرە ماجستەری سەنتەری مەولەویە نەمان دەزانی بە چ ڕێگایەکدا بین و بە هەمان شێوەز کە تۆ نەزانی 5 ساڵی کە 10 ساڵی کە هەدەف چێ و دەتەوێت بچێ کوێ نازانی چ ڕێگایەک بگیرێ بەر کە نەزانی چ ڕێگایەک بگیرێتگەر وەکو دەڵێن هەر لە بازنەیەکدا دەسوڕێەوە لەو بازنەدا ئەو هەدەفانە بەدەست دەگەن ئەو هەدەفانێک کە لە مێشکتدا وەنە دەشتوانی هیچ شتێک بەدەست بێنین. بۆیە زۆر گرنگە ئەمە ئەو گۆڵانە کە دیاریکەین کە دەمانەوێت بەدەستیان بێنین. ئەم زۆر جار هەیە لەوانەیە لە شوێنی تریژەم شتم باس کردبێ زۆر جار هەیە کە کۆبوونەوە و کۆڕی کوردی هەیە کۆمەڵێک برا و هاوڕێ داوام لێ دەکەن کە من تەکلیفم هەبێ و یان خەڵک هام دەم بێن لە سیاسەتدا بەشدار بن، بەڵام ئامۆژگاری و ڕێنمایی و یان ئەو خیبرەی کە من هەمە من داواکاری من ئەوە نی کە تۆ لە چ بەشێک دەتەوێت دەست بکەی. من داوا لێ دەکەم لە هەر بەشێک لە هەر شوێنێک لە هەر مەجالێکدا کە جەنابەت کە دەتەوێت دەست بەکاربی و دەستی پێ بکەی لەو بەشەدا هەوڵی تۆپ و تارگێتت تۆپەکە بێ، نەک پێ دوابێ هەر بە زیادە بۆ کاتکوشتن دەڕۆی ئەو بەشەوە و نیەتێکی خاڵس و پاکیشتان هەبێ. من کە چوومە ناو سیاسەتەوە هیچ نیەتێکم نەبووە کە ئەمن ڕۆژێک لە ڕۆژان دەبم بە کانسلە و دەبمە ئەندامی ئەنجومەن و یان دەبمە مێ یان دەبێ هیچ شتێک لانم. تەنها هەدەفێک کە من هەم بووە ئەو کاتێک کە بەشداری سیاسەتم کردووە پێم وابووە لە ڕێگەی سیاسەتەوە دەتوانم ئەو شتانی کە باوەڕم پێیە زیاتر لە بەرجەستەیان بکەم و زیاتر بتوانم خزمەتی کۆمەلگاکەم بکەم. بەڵام لەگەڵ ئەوەی کە تۆ نیەتێکی خاڵست هەبوو نیەتێکی پاکت هەبوو پێت وابوو بە هەدەفێکەوە دەچێنە ئەو پرۆژەیە کە دەتەوێت دەستی پێ بکەی خوای گەورە ئیشەکەت بۆ ئاسان دەکا و ئەو خەڵکانی لە دەوروبەریشتن بەڕاستی ئەو نیەت پاچێت دەبینن کە ئەو نیەت پاتی تۆیان بینی ئیشەکەت بۆ ئاسانتر دەبێت تۆ دەبێت جێی متمانەی خەڵکی دەوروبەرت بەو شێوەیە دەتوانی زیاتر خزمەتی خۆت و دەوروبەریشت بکەی. حساب کە بێنە بەرچاوی خۆت ئەمڕۆ کۆتا ڕۆژی ژیانت بێ ئەمڕۆ کە کۆتا ڕۆژی ژیان چەند لە ئێمە چەندان فکری بەهێز و بەهێزی هەبووە چەندان بیرۆکەی هەبووە ئەو بیرۆکانە کە بەهات پاو ئیشی لەسەر کردبایە وازی نەهێنابایە بەڕاستی دەیتوانی خۆشی بگۆڕێ و دەوروبەرەکەشی بگۆڕێ. ئەو بیرۆکانە کە لە ناختدا پوکانەوە مردن نە ئیستیفادەی بۆ خۆت دەبێ نە بۆ دەوروبەریشت دەبێ لە ناختدا دەمرن کاتێک دەزانی کە درەنگ بووە. شتێک هەیە لە ئینگلیزیدا وەکو پێی دەڵێن مید ئیج کرایسس ئەوانەی کە دەڵێن لە گەیشتوویە تەمەنێکی و لە ناوەڕاستی تەمەنت گەیشتوویە ناوەڕاستی تەمەند و هەموو ئەو شتانەی کە ڕۆژێک لە ڕۆژان کە گەنج بووی خەونت بوون ئەتۆ ئەو وەکو پێویست ئیشت بۆ نەکردن بۆی بتوانی بیان هێنیەدی کە دەگەی ئەو تەمەنە پەلەپەلێکت پێ دەکەوی و پێت وایە دەڵێ من تەخیرە بۆ من درەنگ بوو بریا چەند ساڵێک پێشتر بم کرد بەس وەکو دەژڵن نەڤە توولەی قەت درەنگ نیە هەچ کاتێکی کە گەشتی ئەو قەناعەتەی کە دەتوانی بیکەی بەڕاستی دەتوانی بیکەوە پێشت وانە بێ درەنگە یان ئەو شتە لە ئاستی تۆدانیە و لە ئاستی توانای تۆدانیە. ئەمە زۆر جار هەیە مامۆستا بەڕێزەکان من ئەوەی بیستومە لە مامۆستا بەڕێزەکان کەسێک هەبووە ناوی ئیبن حەجەر بووە دەڵێن ڕۆژێک لە ڕۆژان چۆتە یەکێک لە ئەشکەوتەکان لەو ئەشکەوتانە کەسێکی تەمبەڵ بوو بە حیساب ئەمن نازانم ئەو بەسەرهاتە تا چەند ڕاستە و چۆنە بەس ئەوەی کە بەلامەوە گرنگە لە جێڕانەوەی ئەو بەسەرهاتی چیرۆکانە من بەسمانەوە نییە کە تا چەند ڕاستە و سەرچاوەکەژێنە چەندی ئەوەی کە بتوانین پەن ئامێز بێ و سوودی لێوەربگرین
کە چۆتە ئەشکەوتێک دڵۆپەی باران هاتووە کە ئەو دڵۆپە بارانە لەو بەردەی داوا کە لە ناو ئەشکەوتەی بووە ئەو ئەشکەوتەی وا لێ کردووە قۆڵتێکی لەو ئەشکەوتەی دروست کردووە بە خۆی دەڵێ بیر لە خۆی دەکاتەوە دەبێتە خاڵێکی وەرچەرخان بوو ئەبن حەزەر دەڵێ مادام ئەو ئاوە نەرمە بەو دڵۆپەکەمانەی دەتوانێت ئەو بەردەکون بکە بۆ دەبێ ئەمن نەتوانم ببم بە کەسێک کە بتوانم خزمەتی خۆم بکەم لەو ڕۆژەوە بڕیار دەدا دیارە ئەو خەڵکانەی ئەو کاتەی جیاوازتر بوون هێندێک جار هەبووە ڕووداوێک هاتوو بە سەرژیانیاندیا بۆتەوە خاڵی وەرچەرخان بۆیان کە ئەو خاڵە وەرچەرخانە وان لێ کردو کە وەڕانکاری تاو لە ژیانیاندا بێتە گۆڕە ئەویش لەو ڕۆژەوە بۆتە خاڵێکی وەرچەرخان بۆ ئەوان کە بۆتە گەورەترین زانا و ئێمە ئەوڕۆ لە ساڵی 2024 لە بریتانیا باسی ئەم زانە گەورانە دەکەینەوە بۆیە ئەم پێم وابێ هەر یەکێک لە ئێوە هەر یەکێک لە من هەموو یەکێک لەو گەنجانەی کە لێرن لەم هۆڵەن یان ئەوانەی کە گوێبیستمانن لە شوێنی کە ئەمن دڵنیایی تەواوم هەیە کە توانای زۆریان هەیە کە توانایان هەیە لە ڕادە بە دەرکە بخۆیانەوە خۆ دەکەن زۆر جار هەیە پێت وایە تواناکانی تۆ لەوەیە لە ئاستی ئەو کارەدا نەبێ لە ئاستی ئەویشەدا نەبێ بەڵام کە دەست بە کارەکە دەکەی و ناوی خوانیت لە کارەکە دەهێنی خی گەورە بۆت ئاسان دەکا و بۆ خۆشت نازانی کە چەندە هێز و توانای شاراوەت هەیە ئەو هێز و توانە شاراوانە کە بتوانی ئیسیفادا لێ بکەی و بەرهێنانیان تێ بکەی بەڕاستی لە چەند ساڵی داهاتوو ئێمە لە بەریتانیا دەبینە خاوەن مووقعی و پێگەیەکی زۆر گەورەتر کە لەوەی هەمانە ئێمە ئەوەی کە زیاتر بە دڵخۆش دەکات زۆر جار هەیە بۆ خۆم لەگەڵ خۆم قسە دەکەم یان لەگەڵ برادەر و هاوڕێ و دۆستی تر قسە دەکەم دەڵێم ئەمن ئەوەندەی دڵم بەوەی خۆشە کە خەڵک چێ لە دوای منەوە دێ و دەگاتە چی ئەوەندە دڵم بە ئیشەکەی خۆم خۆش نییە ئیشەکەی خۆم منم پلێکم وەرگرتو پلێکی حکمیان ئەوەی ئیسیفادێکی شخصی بۆ من هەبێ یان نا بەس ئەوەی کە زیاتر من دڵخۆش دەکات ئەو گەنج و خەڵکی لە دوای منەوە دێ کە زۆر لە ئێمە زیاتر ئینشەڵا دەڕواتێ پێش ئێمەش هاریکار و هەماهەنگ دەبین بۆی ئەوانە زۆر زیاتر لە ئێمە بڕۆنە پێشەوە 10 ساڵ لە پێش ئێستا 15 ساڵ پێش ئێستا چێ باوەڕی دەکرد ڕوشی سووناک کە سەرۆکوەزیری بەریتانیا ئەو پلەی وەرگێ هیچ کەسێک لەو باوەڕدا نەبوو کە سەرۆکوەزیری بەریتانیا ئەو کەسێک ئێستا ئەو بێ بەڵانەوە کۆڵنەدانی خۆیان بووە پشتگیری و هەندانی خۆیان بووە هەموو ئەوانە وای کردووە کە بتوانن ئەو پێگە بەهێزان هەبێ لێ ئێمەش لێرە کەم نین بەڕاستی خەڵکی زۆر بەتوانامان هەیە بەڵام یەک شت پێویستە کە زیاتر ئێمە پەرەی پێ بدەین ئەویش پاڵپشتی و هاریکاری و یەکگرتنی خۆمانە لە جیاتی وەی من بێم ڕخنە لە جەنابەت بگرم ڕخنەیەکی ڕوخێنەر کە پێت بڵێم بۆ ئەو کورسێداوە خواردانەوە بۆ ئەو ماکێوا دانراوە بێم هاریکارت کەم مایکەکەت بۆ چاکەم لە جیاتی ئەمن گلەی لە مایکی بیکەیفۆ بکەم بڵێ ئەم مایکە بۆ ئەوایە با من مایکێکی بۆ دابین کەم لە جیاتی ئەوەیە من تۆ بشکێنم بڵێم بۆ ئەو ڕێکخراوەی تۆ ئەو کەم و کوڕی هەیە و چاومان زیاتر لەسەرەوە بێ کە کەم و کوڕیەکانی یەکتر گەورەکەین و وەک زەڕەبینی بۆ دانین و گەورەیانکەین بۆ هۆڵ نەدەم ئەو کەم و کوڕیانت بۆ چاکەم کە تۆ سەرکەوتوبی سپێنێم منیش چاو لێ دەکەم کە تۆ سەرکەوتوبی ئیسیفادەت بۆ من هەیە ئەم زۆر جار باوەڕی خۆمان کە لە دەوروبەرم پێیان دەڵم کەمترین شت کە کەسێک لە دەوروبەر بێ سەرکەوتوو بێ کەمترین شتێک ئیسیفادە بە تۆ بگە ئەو پێویستی بە تۆنی یارمەتی بدەیت کە کەسێکی سەرکەوتوو لە تەنیش تۆ بێ خزمتە دۆستە هاوڕێتە کە سەرکەوتوو بێ کەمترین شتێک کە ئیسیفادەی لێ دەکەی تۆ لێەوە فێر دەبی کەمترین شتێک کە لێەوە فێر دەبی بێزگەلەوەی کە بتوانێت ئەوش دەستت بگرێ زۆر گرنگە ئێمە ڕێز لە توانە و بەهرەکانی یەکتر بگرین زۆر گرنگە ئێمە بتوانین ببینە پاڵپشتی یەکتر زۆر گرنگە بۆ ئێمە ڕێز لەو شتانە بگرین کە ئێمە بەدەستمان هێناوە ئەمن لێت لێتان نەشارمەوە زۆر دڵم خۆشە کە کۆمەڵی کوردی دەبینم بۆتە چەتری کۆکەرەوەی هەموو کوردانی بەریتانیا لە زۆربەی شارەکان نوێنەر و بنکەیان هەیە و خۆنەویستانە خزمەتی ئەم خەڵکی ئێرە دەکەن و بوونە ڕێنیشاندەر بۆ هەموو ئەوانەی کە پێویستیان بە ڕێنیشان بۆیە کە ڕێنیشان بدرێن بۆیە چاوم لە دوا ڕۆژە وەشتی زۆر باش لە دوا ڕۆژ دەبینم و دڵم زۆر خۆشە بەو گەنجانەی کە دەیان بینم خەڵکێکی زۆر دەبینم گەنجێکی زۆر دەبینم کە زۆر خاوەن بەهرە و توانان و ئایندەیەکی زۆر ڕووناک و گەشببینم لەو گەنجانەی کە لە بەریتانیان لە کوردەکانمان دەبینم پێم وابێ ئەوانە دوا ڕۆژی ئێمن و پێیانەوە سەربەرز دەبین و حەقا
ئێمە بتوانین ئیسیفادە هەموو ئەوانە بکەین کە لە پێش ئێمەوە لێرە بوون وەکو توانیویانەوە لە یەکێک لە بوارەکاندا خزمەتی خۆشیان و دەوروبەریشیان بکەن. ئێمە خەڵکمان هەیە لەگەڵ جەنابی دکتۆر پێشێستا کە قسەمان کرد کاک دکتۆر لە ساڵی هەشتاکانەوە لێرەیە توانیوێتی لە بەشی توبیدا لەو بەشی خۆیدا بێتە کەسێکی سەرگەوتوو کە ئەو توانیوێتی بۆ بکەشێت ئیشەکەی بۆ من ئاسانتر کردووە کە من دەمەوێت ببم لە هەمان ئەو بەشەویدا لە بەشی کەدا بتوانم ڕاوێژی پێ بکەم بتوانم دەستگیرۆیم کە پێم دەڵێ هەموو ئەو هەڵانەی کە ئەو کردوونی دووباران نەکاتەوە بە ئاسانتر دەگەی بۆ شوێنە. خەڵکمان هەیە لێرە لە بواری گرنگ و زۆر باشدا چۆتە پێشەوە. خەڵکمان هەیە بزنسمان و تجاری باشە بە ڕێگای وەکو دەڵێ ڕەوا و ڕێگای پاک توانیوێتی جێی خۆی بکاتەوە جێ دەستی خۆی هەبێ. ئێمە حەقا یارمەتیان بدەیت کە تۆ لە شارەکەی خۆتی کوردێکت دیوە مارکێتێکی داناوە دوکانێکی داناوە چی تێدا بە 5 دقە زیاتر بە سارەکەی خۆت بڕۆ پشگیری ئەو کە ئەو شتانە لەو بکرا ئەوێش دڵی پێ خۆش دەبێت خۆش دەبێت. ئەمن کە سەرەتا ئەو پلێم وەرگرت بوو خەڵکێکی زۆر تەلەفۆنی بۆ دەکردم لەوانەیە وەک پێویست نەمتوانی بێ هەموو تەلەفۆنەکان هەڵگرەوە بەس باوەڕتان هەبێ چۆن ئێستا لەگەڵ لە خزمەتتان دانیشتم لێرە کە تەلەفۆنێکم بۆ بێ ئەو تەلەفۆنە لەوەیە لەو کاتێدا ناتوانم جوابی دەمەوە بەس ئەو تەلەفۆنی کە بۆم دێ دەزانم بۆچی بۆم دێ هێز و قوتم دەداتێ دەزانم کەسێک ئەو تەلەفۆنی کە بۆ من دەکا ئەوە پشگیر و هاوکار و هەماهەنگی منە بە بەشێک لە خۆیم دەزانێ ئەوە قوتم دەداتێ کە من لەو کۆبوونەوەم لەگەڵ خەڵکی بیانیم لەوێ کە دەزانم خەڵکێشکە هەیە لە ڕۆژئاوای کوردستان لە باکووری کوردستان لە باشوور لە شارەکانی بەریتانیا لە ئەوروپا کە پشگیریم دەکات قوت دەداتە من ئەمە زیاتر دەبێ خۆمان دووکەم و زیاتر دەتوانم خزمەتی خۆشم و دەوروبەرەکەشم بکەم لەبەرەوەی شتێک بە من دەڵێ ئەتۆ بە تەنها نوێنەری خۆت نییە. من زۆر جار هەیە لە شوێنی کەش لەوەیە باسم کردبێ کە لەگەڵ ئەو کادیر و ئەو خەڵکانەی کە لە حکومەتدا لە حیزب و لەو شوێنانی خۆمان قسان لەگەڵ دەکەم دەڵێم ئەم بە تەنها نوێنەری حیزبی خۆمان نیم ڕاستە من شانازی دەکەم کە لە ڕێی حیزبەوە کە ئەو پلەی وەرگرتووە بەڵام دڵنیام کەسێک لە قامیشلو کوردێک لە قامیشلو شانازیم پێوە دەکاو کە بە ئی خۆیم دەزانێت ئەمیش خۆم بە ئی ئەو دەزانم کوردێک لە سلێمانی و هەولێر و دەهۆک شانازیم پێوە دەکاو بە ئی خۆم دەزانێت ئەمیش خۆم بە ئی ئەو دەزانم و شانازی دەکەم کە ئی ئەوم و بە هەمان شێوەس ئەو هەموو گەنجە جوانانی کە لێرە هەمانن ئەو هەموو کوردە بەڕێزانەی کە لێرن توانایەکی زۆر گەورە و بەهێزیان هەیە لە زۆر پێگە و مەقامی گەورەدان کە من بە ئی خۆیان دەزانن پشگیرم بوون هاوکارم بوون من ئەرکەکەم قورستر دەبێت کە ئەرکەکەم قورستر دەبێ خۆشم زیاتر ماندوو دەکەم. لە ڕاستیدا من ئەو پلەی کە وەرم گرتووە لەوانەیە خەڵک لە ڕووکەشی بەس ئەو وێنانە بدینێ کە ئەمن بڵاویان دەکەمەوە کە زۆربەی چالاکیەکانم لەوەی 105 چالاکیەکانیشم بڵاو نەکەمەوە پێڕانەگەم یان نەتوانم وەک پێویست بڵاویان کەمەوە بەڵام زۆر دڵخۆشم کە خۆم بە نوێنەری ئەو کوردانە دەزانم زۆر خۆشم کە من لە شوێنێکم خۆم بە نوێنەری مسلمان دەزانم خۆم پێم وایە کە لە شوێنێکم یان لەگەڵ ئەو خەڵکانەی لێم ئەوان لە هەر کۆبوونەوەیەکم لە هەر شوێنێکم وەکو دەڵێت ئاگان لە منەکەم مسلمانم زۆر جار هەیە لە خواردن و لەو شتانەی کە دەشیانکەن حەزیەت بەبەر خۆیان دەدەن شتی و جیاوازتر و حەڵال بۆ ئێمە دەهێنن کە دەستیان خۆش بێ مەمنونیانم بۆیە مادام من دەزانم کە شتێک بکەم لەسەر من دەکەوێت و لەسەر نەتەوەکەم دەکەوێت و لەسەر دینەکەم دەکەوێت یان لەسەر پەنابەریش دەکەوێت بەڕاستی نایکەم کە لەوانەیە ئاسانکاری بۆ منش ئەمە شتێک هەیە دەمەوێت لێرە لەگەڵ جەنابتانی باسی کەم ئەم بودجەیەکی باشم لە بەردەستدایە بەس باوەڕتان هەبێ ئەو درینکانەی کە بۆ خۆم لە ئۆفیسەکەی خۆم من بۆ خۆم دایان کردم لەبەر ئەوەی ناکە نەتوانم لێ بیان کردم و یان نەتوانم ئەو بودجەی بەکاربێنم بەس دەزانم ئەوە لەو پرۆتۆکۆڵ و کتێبەی دادەمێنێت لە تاریخ دادەمێنێتەوە دەڵێن کوردێک هات ئەو پلەی وەرگرت چەندی سەرف کرد و بە چی دا و چۆنی کرد بۆیە ئەمن لەوانەیە وەکو دەڵێن ڕاستە ئەو پلەی وەرگرتووە بەڵام زەحمەت و ناڕەحەتێکی زۆریشم کەوتوتە سەر شان بەڕاستی زۆر جار هەیە منداڵەکانم وەک پێویست نابینم بەڵام ئەوە گلەی نەبێ خوا نەخواستە من زۆر دڵخۆشم بەو شتەی وەرم گرتووە و پێشم وایە خوای گەورە ئەرکێکە لەسەر منی داناوە کە ئەو ئەرکەی لەسەر من داناوە من ناکرێ لە ئەرک و بەرپرسیارەتی ڕابکەین ڕاستە قورسایەتی تێدایە بەڵام ناکرێت لە ئەرک و بەرپرسیارەتی ڕابکەین ئەوەندەی کە دڵم پێخۆشە من دەبمە هۆی ئەوەی بەیانگەند سەدانگەند کە لە دوای منەوە زیاتر بڕواتە پێشتر زیاتر وەکو دەڵێت تەماوی پەیدا ببێ هەوڵ پێی خۆش بێ زیاتر بچێتە بەشی سیاسەتەوە یان هەر بەشانێک کە بۆ خۆی توانای هەیە بڕواتە پێشەوە و بەڕاستیش لە بەریتانیا
لێتان نەشارمەوە بەریتانیا وڵاتی هەلو ئۆپچونیتی ئەو هەلو ئۆپچونیتیانەی کە لێرە هەیە لە هیچ وڵاتێشکەی دیکەدا نییە هەم هیچ کەسێک لە منی نەپرسیەوە ئایا بابم بەشداری شەڕی هیتلەری کردووە لە جەنگی جیهانی دووهەمیان نا خەڵکی ئێرە ئەوەی لە تۆ دەوێت ئەتۆ دەتوانی چی بۆ بکەیت چۆن دەتوانی خزمەتی بکەیت کە بتوانی خزمەتی نەتەوەکە بکەیت خزمەتی ئەو هاوڵاتیانە بکەیت کە لە شارەکەی خۆتدان لە ناوچەکەی خۆتدان ئەوان لە تۆ تەکلیفە هیچ تەکلیفێشکەی لە توانیت ئەتۆ لە چ باگراوانتێکی و خەڵکی کام چ کەسێکی و لە کام عشیرەتی یان باوکت چی کردوت ئەوان لە تۆ دەوێت بکەیت بۆیە هەلێکی زۆر زۆر لێرەدا هەیە لە ڕووی تیجارەت و بزنسەوە بەریتانیا یەکێکە لە وڵاتە بەهێزە اقتصادیانەی کە لە ئاستی ناو جیهان یەکێکە لەو اقتصادانەی کە منافسی اقتصادە گەورەکانە مەجالێکی زۆر هەیە کە بتوان لە ڕووی تیجارەت و بزنسەوە بڕۆنە پێشەوە خزمەتی خۆشتان و دەوروبەریش بکەن لە ڕووی خوێندنەوە زانکۆکانی بەریتانیا یەکێک لەو زانکۆیانەی کە لە تۆپ کام زانکۆی کە ڕەنکینەکەی لە بەریتانیا لە هەمووان کەمترە لە تۆپ 105 زانکۆکانی جیهانە بۆیە ئەو هەلانە لەدەست خۆتان مەدەن ئەو کاتانێک کە هەتانە هەوڵدەن بە خوێن و بە کەسابەت و بۆ شتانەوەی سەرف بکەن و شتێکی شەیە قسێک هەیە دەڵێ زۆر جار هەیە خەڵک هەیە پێی وابێ بڵێ لەوەی هەلو ئۆپۆرچونیتی بۆ من نەبێ ڕاستە لە سەرەتادا لەوەی ئاسان نەبێ وەک پێویست بەڵام قسێک هەیە ئەوە دەڵێن ڕێد ڕوڵ کا دەڵێ یاسای سیارە سوورەکەی ئەو یاسای سیارە سووری چی ئێستا من ئەگەر لە ئێوە لە هەمووانتان پرسم بڵێم چەند لە ئێوەک ئەمڕۆ هاتوونی ئێرە سیارەی سووری بینیوە لەوانەی هەر بۆ خۆتان لەو دەقەیدا کە بە مێشکی خۆتان دەدەڕۆنەوە کەم لە ئێوە کە هاتووتی ئێرە هیچ سیارەیەکی سووری دەبێ بەڵام هەر من ئەو تەکلیفی لە ئێوەی دەکەم کە بڵێم هەر یەکێک لە ئێوە کە ئەمڕۆ سیارەیەکی سووری دی 50 دۆلاری دەدەینێ 50 پاوانی دەدەینێ هەتا دەڕۆیەوە ئێوارێ لەوەی 10 سیارەی سوور بینی 20 سیارەی سوور بینی مەبەست چێ لێرە دەکەم مەباسی ئەو یاسا کە باس دەکریان کە باس کراوە خەڵکی پێشێمە باسی ئەو یاسان کرد کە ئەتۆ هەدەفت هەبوو کە ئەتۆ بە دوای هەلەوە گەڕای بە دوای وەکو دەڵێ بە دوای ئەو سیارە سوورێ و دەیبینی بەس کە تۆ پێت وابێ لە ماڵەوە دانیشی هەر پێت وابێ غەدر لێکراوە یان هەر پێت وابێ تۆ وەختی ئەوە نییە یان ئەو کاتەی تۆ نییە ئەو توانایی تۆ نییە بەڕاستی هەردووا دەکەوی و زۆر شتیش گرنگە ئەمە پێمان وابێ کە بتوانین بۆ ئەوی ببینە ڕۆشنایی بۆ خۆمان و دەوروبەری خۆمان تەنها بە دوو شێواز دەتوانێت تۆ ببی ڕۆشنایی بۆ خۆتان یانەوە تا دەبێت بۆ خۆت ڕۆشناییەکە بی یانەوە تا دەبێت ئاوێ نەبی بۆ ڕۆشناییەکەی بۆیە زۆر گرنگە لە چێ نزیک دەبنەوە کە ئەتۆ گڵۆپێکی لێ نەبێ ناتوانین ڕووناکی بدینی و تاریک دەبی کە بتەوێ ڕووناکی بدینی دەبێت ڕوون لەو گڵۆپەی بکە بۆ خۆشت گڵۆپەکە نەبی دەبێت ئاوێ نەبی بۆ گڵۆپەکەی کە ڕوون لە گڵۆپەکەی نەبێت ڕووناچی نابینی بۆیە من داوام لە ئێوە هەیە بە تایبەتی لە نەوەی دووهەم کە ئەوانەی لێرە لەدایک بوون لەوانەیە ئێمە زۆر زەحمەتی و ناڕەحەتیمان بینی بێ لەلایەک چاومان لەو بێ یارمەتی کەس و کارمان دەین لە کوردستان لەلایەک خەریکی فێربوونی زمان و ئەو ناڕەحەتیانە ببین لەلایەک هەتا خۆمان جێگیر کرد و توانیمانە فێری مهینە و ئیشێک بین لەوەیە ناڕەحەتی و زەحمەتی بۆ ئێمە زیاتر ببێ بەڵام ئەو نەوەی دووهەمی کە لێرە گەورە بوو لێرە پەروەردە بووە کە ئێمە دەستباریان بین و پشگیریان بین و ڕێنیشاندەریان بین بە دڵنیاییەوە زۆر لە ئێمە زیاتر دەڕۆنە پێشتە بە دڵنیاییەوە دەبنە خەڵکی زۆر کاریگەر لەبەرەوەی من ئەو هێز و توانایی کە لەو نەوە تازەی دەیبینم و ئەو هەلو مەرجەی کە بۆیان ڕەخساوە لەوەیە بۆ من ڕەخسابێ بەڵام ئەرکی ئێمەیە کە بناغەیەک بەجێهێڵین بناغەیەکیان بۆ دروستکەین بۆ ئەوانەی خەڵکانی کە لە دوای ئێمە دێن بە هیچ جۆرێک تووشی ناڕەحەتی نەبن و بناغە و ڕێیەکمان بۆ وەک دەڵێن ڕێیەکمان بۆ هێشتنەوە ڕێیەکمان بۆ دروستکردن کە ئەوانە لە دوای ئێمە بە ئاسانتر بگەن بە شتەکان یان بە ئاسانتریش نەبێ ڕێنیشاندەریان بین خەریکیان بۆ بچێشین کە بە چ ڕێگایەکدا دەڕۆن بۆیە ئەرکە لەسەر ئێمە بە تایبەتی ئەوانەی کە ئەمە لێرە هاتوین و ئەو ناڕەحەتیانەمان دیوە تێیان گەێنین کە بە ناڕەحەتی ئێمە گەورە بووین پێمان وانە بێ هەموو شتێک بە ئاسانی دێ دەستمان لە کۆمفۆرت زۆن و لە زۆنی ئیسراحەتی خۆمان بینە دەرەوە هەموو کە حتا لە زۆنی ئیسراحەتی خۆمان نەینە دەرەوە ناتوانین ئەو شتانە بەدەست بێنین کە دەمانەوێت نامەوێت زۆر لە کاتتان بگرم لە ڕاستیدا هەم کاک نزار و هەم ئەو برا خوشکانەش کە لێرن کە هەر پرسیارێشکان هەبێ ئەم بەڕاستی ئەوەندەی بەلامەوە گرنگە کە لە ئێوە فێر بم
و ئەوەندەی دڵم بەوەی خۆشە کە هەر ئەو جۆرە کۆبوونەوانە کە لێرە دەکرێن و بۆ خۆی کۆبوونەوەکە کە ئێوە هاتوونی ئێرە بەڕاستی بە من زۆر دڵخۆش دەکات هەمووتان لەوەیە کۆمەڵێک ئیش و کار و کاتی خۆتان گرپێ بۆی بێن لێرە یەکتر بینەوە و هیچیشمان بە تەنیا ناتوانین ببینە ئەو هێزەی کە دەتوانێت گۆڕانکاری بکە ئێمە بە هەمومان بەیەکەوە دەتوانین خزمەت بکەین بە تەنیا هیچمان ناتوانین کەن ئەمن هەتا پلەی حکمی حیزبیشم هەبێ کە ئێوەم لە پشت نەبێ کە ئێوە پشتگیرم نەبن لەوەی وەک پێویست ناتوانم مەسیجەکەم بگا ئەمن جاری کەش لە شوێنی کە باسم کرد زۆر جار دەڵێم ئێمە وەک باران واین هەمومان یەک دڵۆپەیەکین لەو بارانە کە چۆن ئەو بارانە دێتە خوارەوە و ئەرز و خاک و نیشتمانەکەی پێ پارا و باراناو دەکرێت و لە نەتیجەدا دەبێتە هۆی بەرەکەت و اقتصاد بۆ وڵاتەکەی ئەو هەموو کوشت و کاڵای لێ دەبێت و دەبێتە هۆی ژیانەوەی ئاوێکی ئاوی کانیاوەکان و ئێمەش بە هەمان شێوەین ئەمن یەکێکم لەو دڵۆپە هەر یەکێک لەو دڵۆپانە بەس کە ئێمە هەمومان بەیەکەوە بینە خوارەوە ببینە ئەو هێزە یەک گرتووە دەتوانین کاریگەرمان زیاتر بێ و تەکلیفیش کەشم هەیە لە جەنابتان پێتان شەرم نەبێ بە کوردی قسە بکەن شانازی بکەن بە باگراوندی خۆتانەوە لە زۆربەی خوێندنگاکانی بەریتانیا زمانی دووهەم دەخوێندرێ ئایا ئیسپانیا ئایا فەڕەنسیا ئایا زمانەشکێ دەخوێندرێ هەموو توێژینەوە زانستیەکان دەڵێن هەموو ئەوانەی کە زمانی دووهەم دەزانن زیرەکترن کە زیرەکترن مێشکیان کراوەترە ئیسیفادەیان زیاترە بۆیە ئێوە پێتان شەرم نەبێ منداڵەکانتان فێری زمانی کوردی کەن پێتان شەرم نەبێ کە منداڵەکانتان بە کوردی قسە بکەن لە ماڵەوە هەتار بۆتان دەکرێت بە زمانی کوردی بسەن کۆمەڵێک خوێندنگای زۆر گەورە و بەڕێزمان هەن کە لە بوارەدا خزمەت دەکەن بۆ خۆم منداڵەکانم ماوەیەک لێرە بە ئۆنلاین لەگەڵ ئەم سنتەرە بەڕێزە مامۆستایەکی بەڕێز بە ئۆنلاین دەرسی پێدەگرنی استیفادەی زۆریان کردووە ئێستا خوێندنگاهشکە هەیە لە لەندەن لای ئەوان دەخوێن و ئیسیفادەی زۆریان کردووە ئێمە پێمان وانە بێ کە بە زمانی کوردی قسە بکەین ئەوە هیچ نەنگیە یان ئەوە شتێکی ئەوە پێچەوانەوە دەبێ هەوڵ دەین پێمان شانازی بێ بە باگراوندی خۆمان و لە هەمان کاتیشدا ئەو شانازیکردنە بە باگراوند و زمانی خۆمان وامان لێ نەکە کە دوورکەوینەوە لەو کۆمەڵگانەی کە تیاندا دەژین و خۆمان دوورە پەرێز بگرین و لە ماڵی خۆماندا نەنشین لەگەڵ هیچ کەس تێکەڵ نەبین لەبەرەوەی زۆر گرنگە ئێمە لەو کۆمەڵگانەی کە بۆ خۆمان تیان دەژین جیرانەکەی تۆ چاکتر بە فریانەکەی وەک لە من ئەمن کە لە لەندەنم 5 ساعتم پێدەچی هەتا دێمێرە لەوەیە بە بۆنەیەکی یاوە بەس ئەو جیرانەی کە لە گەڕەکەی خۆتە و لە کۆڵانەکەی خۆتە و لە ناوچەکەی خۆتە ئیسیفادەت زیاتر لێ دەکات تۆش کە بتوانی هەوڵ دەی ببێ هۆی ئەوەی کە وەک دەڵێن ئیسیفادە بە یەکتر بێنن زۆر گرنگە هەوڵدەن بە هیچ جۆرێک منداڵەکانتان لە خوێندنی کوردی بێبەش مەکەن و دووبارە سوپاس بۆ جەنابتان خوای گەورە مۆفەقتان کاوە زۆر خۆشحاڵ بووم هیوادارم زۆر درێژم نەکردبێ ئەگەر جەنابەت وتەیەکی کۆتاییت ما بێ دەگەنا هیچ کە ئازێتر نادەین ئابن دووبارە دەستان خۆش بێ من ئەوەندەی کە دڵخۆشم کە لێرەما کە ئێوەم بینیوە ئەوە بۆ خۆی پرۆژەیەکی زۆر گەورەیە هەر یەکتر بینین و نزیک بوونەوە و لێک تێگەیشتن و گوێ لە یەکترگردنمان بۆ خۆی پرۆژەیەەکە بۆ خۆی دەستکەوتە بۆ خۆی هەنگاوێکی گرنگە بۆ ئەوەی کە لە نزیکەوە یەکتر بینین بۆ ئەوەی کە هاریکاری یەکتر بکەین کە لێرەوە لە نزیکەوە یەکترمان بینیوە وەکو دەڵێ ئەوەی لەبەر چاوانە لەبەر دڵانە کە ئێمەش لێرە کە یەکتر دەبینین و یەکتر دەبینین ئەو بۆ هەمەمان لەگەڵ یەک نامێنە کە پێم وان وا بێ ئەوە دەبێ بەشێک بێ لە من یانەوە نوێنەری من بێ یان ئەمە هاریکاری یەکتر نەبین ئەوە بۆ خۆی دەستکەوتێکی گەورەیە من زۆر سپاسی سەنتەری مەولەوی دەکەم زۆر سپاسی کۆمەڵەی کوردی بەریتانیا دەکەم کە بەڕاستیە من پێیان سەرسامم و دامەزرێنەران و ڕێخەران و ئەندامانی ئەو کۆمەڵەیە دەستێکی زۆر زۆر باڵان هەیە لە نزیککردنەوەی خەڵک ئەمن زۆر جار هەیە خەڵک قەزیەکی هەیە تەلەفۆن بۆ من دەکات کێشەیەکی هەیە بۆ من دەکات باز دەکەن دەڵێەوە کۆمەڵی کوردی خەریکە ئەو شتم بۆ بکە ئەوەی بۆ کردوم لەوانەیە هەموو شتەکانیانەوە نەکرد ئەمە خەڵک هەیە لێرە خەڵکی مردووە یان خەڵک هەیە خەڵکی تووشی کێشە بووە ئەوان لە پشتەوە خەریکی ئیشن بۆی دەکەن و بەڕاستیش ئەو ئیشانەی کە لە باگراوند دەکرێت زۆر تەسیریان هەیە بۆیە دووبارە دەستخۆشیان لێ دەکەم و زۆر سپاس بۆ ئەرک و ماندووبوونی ئێوەژە من دڵنیام لە کاتی
زۆر باخی خۆتان گرتووە کە هاتوونە ئێرە بەڵام دڵنیا بن بە فیڕۆ نەچووە هەر یەکتر بینینەکەمان بۆ خۆی دەستکەوتێکی گەورەی و دووبارە سپاستان دەکەم. ئامادەبوانی عزیز خوشکوبرایانی عزیزم، السلام علیکم و رحمة الله و بەرەکاته. سپاسی سنتەری مەولەوی و دەستەی کارگەڕیانەکەم کە ئەم کۆڕ و کۆبوونەوەیان بۆ ساز کردین کە جارێکی تر چاومان لە یەکتری بکەوە و چەند سوودێک بە یەکتری بگەێنی. حەزەکەم سەرەتا قسەکانم هەنێ خەڵک وەکو نوکتە باسیەکە، بەڵام من وەکو بەسەرهاتێک یا دەرسێک سەیری بکەمەڵێ جارێک کابرایەکە بێ کە زۆر حەزی لە پارە و سامانە، یەکێ لە کچەکانی ئەڵێ باوکە داواکاری مێت، ئەڵێ کێشە نییە بزانم کێیە کچم، کە هێسێکا کابرایەک زۆر لە تەمەن لە خۆی گەورەترە، ئەڵێ ئەمەیەکەیەتە داوام، لێ پرسێڵێ تۆ چیت و ئەتوانی باسێکی خۆتم بۆ بکەیت؟ ئەڵێ من هاتوومەتە داوای کچەکە و ئەگەر بیکەی بە خێزانم، ئەگەر مناڵی یەکەممان هەبوو ئەگەر کوڕ بێ ئەوە خانوویەکی گەورە و سیارەیەکی گرانبەها و بزنسێکە بۆکەمەوە، ئەگەر مناڵی دووەمیشمان کچ بێ ئەوە خانوویەکی گەورە و سیارەیەکی گرانبەها و بۆ کڕم. باوکەکەی ئەڵێ ئەگەر مناڵتان نەبوو، ئەڵێ وەڵا هیچ شتێکە بۆ ناکەم، ئەڵێ ئەی ناکرێ بێتە داوای کچێکی ترمان؟ ئازیزان، ژیانی ئەمڕۆمان هەمووی بەراوردکردنە بە ژیانی کەسانی تر. ئەگەر جاران دایک و باوکمان لە پەروەردەکردنی ئێمەیە بەراوردیان کردبێت لەگەڵ تەنها دراوسەیەک بووە یا چەند کەسێکی ئاسایی بوون کە بەراوردی ژیانیان کردووە، یا گەنجێک کە ویستویەتی ژیانی خۆی پەروەردە بکە یا ژیانی خۆی پێک بێنێ، تەنها منافەسە و بەراوردی لەگەڵ چەند کەسێکی مەحدود تێ نەپەڕیوە. بەڵام نەم سەردەمەیە بەراوردی ژیانمان ڕۆژانە لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیاوە دەست پێەکە ئیلە ئاخری. وامان لێ هاتووە تاموچەش لە ژیان ناقین، وامان لێ هاتووە کەسانێکن تووشی مەلەلی نەفسی بوون. یعنی زۆر گرنگە کە ئێمە تەرکیزکەینە سەر ژیانی خۆمان، نەک دایمە لە بەراوردکردنا بژین بە ژیانی کەسێکی تر. ئەزانم مرۆڤ هەردەم حەزی لە پارە و دەسەڵاتە، ئەوەش مافێکی خۆیەتی، بەڵام ئەو پارە و دەسەڵاتە هەڵبەتە هەوڵێکی بێوچانیەوێت. تۆ ئەگەر بتەوێ پارە و دەستکەوێ یا دەسەڵاتێکی دەستکەوێ هەوڵێکی بێوچانیەوێ. تۆ ئەگەر لەو کەسانەی کە لە شکست ئەترسی، تۆ ئەگەر ئەو کەسانەی لە قسەی خەڵک ئەترسی، تۆ ئەگەر لەو کەسانەی لەبەر قسەی خەڵک ناتوانی خۆ بگۆڕی، باوەڕ ناکەم بتوانی ژیانێ بگۆڕی. ئەمە حەقیقەتە. ئەگەر لە ژیانێکای کە کۆمەڵێ شتێ هەیە و کۆمەڵێ شتی زۆری نییە، قانعی بەو کۆمەڵە شتە، هەوڵ نایە شتەکانی تری دەست بە دەرکەی، کەواتە تۆ ناتوانی ژیانێ بگۆڕی، لەبەرەوەی ناتوانی خۆ بگۆڕی. ئەگەر لەو کەسانەی کە تۆ خەوێکە بینیوە لە خەوەکە تا پارەیەکی زۆرێ دۆزیوەتەوە، چاوەڕێ ئەو خەونە و بێتە دی، بەخوا برا بخەوەرەوە بەشم بەمەخوایە دزێ بێتە خەوە، خەبەرێک کاتەوە هەردووکتان بە ئەو پارەیە بگەڕێ. نییە، ئەبێ هەوڵدان بی، ئەبێ هەوڵی تەواوەتی بی لەم ژیانەیە. ژیانی هەر یەکەمان ئەگەر سیرکەین بریتیە لە ڕێچکەیەک، بریتیە لە ڕێگایەک، پڕە لە هەڵبەز و دابەس، پڕە لە سەرکەوتن و شکست، پڕە لە خۆشی و ناخۆشی، پڕە لە ئاستەنگ. تەعاملکردنمان لەگەڵ ئەو هەڵانە و تەعاملکردمان لەگەڵ ئەو کۆسپانەی کە یەتە ڕێمان، نرخی ئەو ڕێگایە و نرخی ئەمە دیاریەکە. گرنگ نییە لە چ ئاستێکی ئیداریای، گرنگ نییە چەند پارە و پێیە، گرنگ نییە چەند زیرەکی، گرنگ نییە ئاستی کۆمەڵایەتی و چۆنە، بەکەم سیرکردنی بەرامبەرێ، بە شکاندنی کەسێکی بەرامبەرێ تۆ ناکاتە کەسێکی سەرکەوتو. چۆنەتی هەڵسوکەوتن و لەو پۆستەتا، چۆنەتی هەڵسوکەوتنی لەگەڵ ئەو کەسانەیە کە یەن بەرەو ڕوو نرخ و کەسایەتی تۆ دیاریەکە. کۆمەڵگای کوردی گەشەی کردووە، ئەوە واقعە بمانێەوە نەمانەوێ، ئێمە ناتوانین خۆمان لەو واقعە بدزینەوە. ئێمە بووینەتە بەشێک لە ناوماڵی ئەم وڵاتە. ئەگەر خۆشمان دڵمان لای وڵاتەکەی خۆمان بێت، تازە مناڵەکانمان لێرە جێگیر بوون. تەسەورکەن یا خۆزگە، باسی کوردستان ناکەم، ئەو هەموو کوردەی کە لەم وڵاتەیەین، ئەگەر ئێمە هەموو پشتگیری یەکتری بووینایە، ئەگەر ئێمە خۆشەویستی و تەباییمان بۆ یەکتری هەبوایە، ئەگەر ئێمە پشتگیری یەکتری بووینایە لە هەوڵ و سەرکەوتن بۆ یەکتریە، بزانە چەند بەهێزە بووین. ڕاستە هەچ کۆمەڵگایەک بەهێز و پتە و
یەکگرتوو بێ گەورەترین شەکە بەدەستیەوە لاتان سیر نەبێ کە ئەڵێم خۆزگە یان تەسەورکن چکە بڕواتان هەبێ یەکگرتووی و پێگە بەهێزکردنی یەکتری چەند ساڵی ئەو جیلانەی پێش ئێمە نەیانتوانیەوە بەرجەستەی بێن و ڕۆشتون و خوا حەفیزیان بێ دەگمەنە ئێمەش بەدەستی بێنی بۆیە ئەڵێم خۆزگە لە بێهیواییان نییە ئەوە حەقیقەتە ئێمە ئەوە نەمان لەسرە چەند هەوڵ ئەیین چەند دڵخۆشین بە ژیانی خۆمان لەو پێشبڕکێیە کە بۆ سەرکەوتنی ژیانی خۆمان هەوڵەیە لە هەمان پێشبڕکەیە چەپڵە بۆ سەرکەوتنی بەرامبەرێکمان دڵخۆش بین بە سەرکەوتنی هاونیشتیمانیەکمان نەک هەوڵ بین کاکە لە تەنیش ئەو هەموو خێزانە سەرکەوتوو و کەسایەتی سەرکەوتوانەوە کە هەمانە چەند خێزانێکی شکست خواردو و چەند کەسێکمانەیە کە تووشی تاوان بوون تۆ نازانی چه هۆکارێک وای لەو کەسە کردووە کە تووشی تاوان بوو تۆ بۆ ئەچی ئەیشکێنی ناوی ئەزڕێنی لە باتی ئەوەی کە بەیدەسی بگری لە باتی ئەوەی بێنیتەوە سەر ڕێی ڕاست لە یاسای تاوانە خودی یاسا ئەڵێ هیچ کەسێ تاوانبار نییە هەتا تاوانەکەی بەسەر ئاساغە بێتەوە چما تۆ ئەتوانی بە بیستنی ناوێک بچی ناوی ئەو کەسە بێنیتە پەیجێکەوە یا بڵاوی کەیتەوە بیشکێنی ئازیزان گەنجانی ئازیز بە تایبەت کەس لە دایک و باوکی خۆ خۆشتری ناوی کاک فڵانە کەس پارێزەرە کاک فڵانە کەس پەیجی هەیە مەبەستی مادی من بۆ دابینکردنی ژیانی خۆم بوومە پارێزەر ئەتوانم نازی ماڵەکانی خۆمەوە کێشم ئەتوانم جارێ جوار فریای تۆ بکەوم سەری سێم جار ناتوانم گەورەترین مەسئولیات خۆ مەسئولیاتی کە ژیانی خۆ بگۆڕی هەر وەکو کاکە سەربازی هاوڕێم باسی کرد خۆ ئەتوانی ژیانی خۆ بگۆڕی مەترسە حەز ناکەم زیاتر کاتان بگرم بەڵام بەڕاستی ژیان کورتە ئەوەنەی تریش کورتە بێ ئەگەر تۆ دانیشی بە زەم و زەمکاری و شکستی کەسێکی ترەوە بەکاری بێنی ئەتوانین لە خۆمانەوە دەست پێ بکەین لە ڕێکخراوەکانەوە لە تاشی خۆمانەوە یەکگرتوو بین هەوڵ بین هیچ نەبێت تا ئاستێکی کەم ئەو تەبایی پێگە بەهێزەی یەکتری دروست بکەین هەر بە قسە نەبێت بۆیە لە دوجارە پێتا دەڵێم ئێمەی کورد زۆر هیلاکی دایمە هەوڵەیەین بژین بەڵام بەداخەوە هەرگیز هەوڵمان نەیاوە فێر بین چۆن بژین هەتا ئەوەنەش هیلاک نەبین و هەتا ئەوەنەش بێلانەوخانە و بێژیان نەبین کاتێک گەزانین تەمەنە ڕوا و دواگەشتی گواستنەوەمانێت لەم ژیانەیە بۆ ژیانێکی دوایی ئەو پارە و سەروەت و سامانەی کە هەوڵمان ناوە دڵی یەکتریمان لێ عاجز کردووە نە ئەتوانین بەرتیلی ئەو کەسەی پێبەنکەیە بۆ گواستنەوەمان بۆ ئەو دنیا نە ئەو دەسەڵاتەشمان ئەتوانێت ئەو گەشتە هەڵوەشێنێتەوە من زاروەیز بووم کە لە خزمەتتان نابوومەوە چەند دەقێت بەڕاستی دەبێت سوپاسی زۆر بەڕێز کاک شەمۆس بکەین لەگەڵ کاک ئازاد کە هەردووکیان یعنی لە پشتی کامێرەکانەوە ئەم قۆڕانە تۆمار دەکەن و خۆبەخشانەمیشە دەکەن و بەڕاستی زۆر سوپاسی بیکێفۆر دەکەین کاک شەمۆس و کاک ئازاد بە هەمان شێوە کە بەرپرسی ڕاگەاندنی سەرکەوی مەولەویە و خوای گەورە دنیایان زۆر کاتوو و ئینشەڵڵا هەموو کاتێکاوە لەگەڵماندا بێت بۆ ئەوەی ئەم کۆڕۆ سیمینارانە نەکرد بۆ خۆمان خەڵکی تری گوێ لێ بێت و استفادەی لێ بکات بۆیە دووبارە زۆر سوپاسان دەکەین بە ناوی سەنتەری مەولەوی و بە ناوی کۆمەڵی کوردی بەریتانیا زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان و بەڵێنتان پێ دەدەین کە ئەمە کۆتاتۆرمان نابێت بە هێزی خوای گەورە و بەردەوام دەبین لەو جۆرە کۆبوونەوانە بۆ ئەوەی ئێمە ئینشاڵڵا کەناڵی BK4 کەناڵێک بۆ سەرجەم کوردستانیان